گەڕانەوەی تەرمی سارد و سڕی گەنجێکی تری حاجیاوای سەر بە ئیدارەی ڕاپەڕینە بۆ باوەشی گەرمی کەسوکارەکەی. ئیسماعیل تەمەنی تەنیا 17 ساڵ بوو. ماوەی نزیکەی 6 مانگێکە گەشتووەتە بەریتانیا و بەپێی وتەی کەسوکارەکەی لا بەرواری 11 دوای ئەوەی لە کارەکەی دەگەڕێتەوە لە شوێنی مانەوەی خۆی لەسەر جێگاکەی گیانی لەدەستداوە. ئەو گەنجێمە ماوەی مەسافەی 2 مانگان لە ڕێ بوو هەتا گەیشتە بەریتانیا بەڕێگەی وشکانی داڕۆیی. مەسافەی تقریبەی 4-5 مانگەبی لەوێ دەژی. گەنجێمەی لە ئیش بووە، لە ئیش گەڕاوەتەوە چۆتەوە شوقەی ئیشەکەی تەواو بووە. برایەکی هەر لە هەمان شاریە لەگەڵیدایە. کاتێکی کە دەچیتەوە شوقەکەی دەیستە ژوورێ بۆی زانی نووسووە. ئەگە بانجی دەکا هیچ خەبەر باسی نییە کە دەستی دەداتێ تاو بوو. ئیسماعیل بەر لەوەی بڕوات بۆ دەرەوەی وڵات کاری کرێکاری و شاگردی کردووە. یەکێک لە خاوەنکارەکان کە پێشتر ئیسماعیل شاگردی بووە با دڵی پڕ لە حەسرەتەوە باسی ئەو کاتەی دەکات کە لە لای ئەو کاری کردووە. هاتشۆی ماڵیمەی دەکەت، کوڕێکی زۆر ڕۆحسووک و ڕەزاسووک و خوێنشیرن، کوڕێکی چوس و چالا، کوڕێکی ئەمین و ڕازگۆ. دڵم گرتی بە بابی گوتم کاکە با وردەوە لەگەڵ من بۆی شێمە بۆ خۆمانیشی بۆ ڕووی و ئاوڕۆشتانە دەکەین، دوکانیشمان هەیە. مەحیبەتێکی زۆری بۆمە هەبووەمەش خۆشەویستێکی زۆرم بۆی هەبوو، زۆر دڵم پێوە بووە. تا فترەیەکی زۆر تقریبا 8-9 ساڵ لەوانەیە لەکنامە بوو بێت. ئەوانیش وەک باقی گەنجانی کوردستان بەهۆی ئەو بێئیشی و ئەو ناخۆشیێکە لێرە هەیە پێیان خۆش بە گەنەجەیەکی ئارامجیە کە مەسەرەن ژیانی خۆشتری لێ فەراهەم بێت، لی دەستەبەر بێت. بەڵام بەداخەوە بۆ دوجار لەوێ ماڵاوایی کرد. بەڕاستی زۆر بۆی بپەرۆشم. ئیسماعیل وەک زۆرێک لە گەنجانی تری دەڤەرەکەی بە مەبەستی دابینکردنی ژیانێکی خۆشتر سەری خۆی هەڵدەگرێت. بەڵام لە وڵاتی غەریبی مەرگ یەخەی پێدەگرێت و دەبێتە دواوێزگەی ژیانی. دوای زیاتر لە 10 ڕۆژیش لا گیان لە دەستدانی تەرمەکەی گەڕێندرایەوە زێدی خۆی و بە ئامادەبوونی کەسوکارەکەی لە کەشێکی باراناویدا لە گۆڕستانی حاجیاوە بە خاک سپێردرا. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، قەزای حاجیاوە.